بینەرانی خۆشەویستبانیتان باش دکتۆرە گەشین کەمارم لەگەڵا پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاریە. ئەمڕۆ باسی جوانکاری پێست دەکەین، بەڵام لەڕووی خۆپارێزیەوە چۆن لە مۆرجە گەرمانایەوە بکەین پێستمان تێک نەچێت. دکتۆرە بەخێراتی بانیت باش. بەیانی باش کاک دکتۆر، زۆر سپاس دەکەم. گەرما ئەوەندە خراپە کە پزیشکانی پێست باسیەکەن، یاخود جگە لە گەرماشتی تریش هەیە کە ڕەنگەوەکو پێویست باز نەکرابێت. بەڵێ ئێمە کاک دکتۆر زیانە لاوەکیەکانی گەرما بەگشتی باسکەین و زیانەکانی تیشکەکە خۆی بەگشتی باسکەین، واتە لە دوو بەشا خۆی پێگەێنە. گەرماکە خۆی خۆتەزانی هەموو کەسێک کە گەرمایە بێ ئاڕەکردنەوەیەکی زۆرمانە بێ، بەو پێ لەوانەیە خانەکانی جستەمان وشک بێتەوە. بەهۆی ئەم وشک بوونەوە کارلێکی خراپێ بێ لەسەر جستەمان لەبارەی ئەوەی خانەکانمان تووشی زوو پیربوون بن لە تەمەنێکی پێش وەختی خۆیان، یان هەندێک جاریش هەیە تووشی بەهۆی تیشکەکانەوە تووشی شەرپەنجەی پێست ببین. واتە دوو ماکی سەرەکیمان هەیە، یەکێکیان چرجبوون و پیریە، ئەوی تریشیان هەندێک جار هەیە شێرپەنجەی پێستە. بەهۆی کاریگەری گەرماکە خۆیەوەنا، بەڵکو بەهۆی کاریگەری تیشکەکانی کە لە ناو خۆرا هەیە. باشە، بۆچی پەڵی پێست ئەوەندە خراپە بێ لە کاتی گەرمایە لە وەرزەکانی ترا ڕەنگە تۆزە کاڵبوونەوەی بخۆیەوە؟ یەکێک لە سەبەبە ڕئیسیەکان کە کاریگەری خۆر بەگشتی کارلێکی هەیە لەسەر پێست پەڵەیە. و لە وڵاتی ئێمە لە بەروی دائیمەن گەرمایەکی زۆرمان هەیە و لە میدڵ ئیستەژین و لە شەرقی ئەوسەتاین گەرماکە کارلێکیەکی ڕاستەوخۆیە بێ لەسەر پێستمان، هەم لە بەروی دائیمەن زۆربەی کاتەکانمان گەرمایە و هەم لە بەروی جۆری پێستمان سکین تایپمان دەرەجە 3 و 4. خۆی فیتسپاتریک عالمێکیکە تەقسیمی پێستی کردو بە 6 جۆرەوە. ئێمە جۆری 3 و 4ین کە برۆنزیان تانەبین. ناتایم بڵین خراپە کە چکە بۆ شێرپەنجە ئەمەیان باشترە وەک لەوانی کە سکین تایپیان 1 و 2 بێ. جۆری 1 و 2 سپی پێستەکانن، ئەوانە بۆ بەرخۆر لەوانەیە مەشاکیلی بەقۆتریان هەبێ، بۆ نمونە زوو چرج بن یان هەندێک جارێ شێرپەنجەی پێست لە پێستیانە دروست بێ. بەڵام ئێمە وەکو جۆری 3 و 4 بەدەرینەوە کەمتر تووشی ئەوە بین، بەڵام ئەوەی کە هەمانە پەڵەیە. طبعاً پەڵەش بەهۆی خانەی میلانینەوە دروست ئەبێ کە کارلێکی خۆر لەسەر پێست خانەی میلانینەکانمان بۆ ئەکتڤەکە و پەڵەمان بۆ دروستەکە. بۆچی ئێمە مناڵەکانمان دایم پێست ناسک و جوانن وردە وردە؟ ئەمە هەمووی کاریگەری گەرماکەیە کە ئەبێتە پێستێکی مەیلە و بۆر و ڕەش و پرسیارێکی جوانەتان بڵم یەکەم جارە و پرسیارم لێکرێ، ئایا بۆ مناڵەکە کە لە دایکە بێ سپی پێستە کەچی دوای وردە وردە تانە بێ برۆنزە بێ ڕەش ئەبێ، یعنی خەڵکی وا هەیە بینی خاستە لە پیاوانە ئیشەکەی وایە لەبەر خۆرایە مرورە مەساحە مهندسە ئەم شتانەیە سەیرەکەی کە سنی والێ ئەکا سنی سپیسپیە، بەس ئەو منطقەی کە خۆرەکەی بەرکەوتووە ئەسمەر ئەسمەرەتان بووە. ئەوە ڕێک ئەو قسەیە کە من ئێستا باسم کرد، چکە جۆری پێستی ئێمە لەگەڵ ئینڤایرۆمنتەڵ فاکتەرە ئیش ئەکا. فاکتەری بیئەوی، فاکتەری بیئەوی شتە سەرەکیەکەمان چیە؟ خۆرەکەیە کە کارلێکی هەیە کە مناڵ ئەبێ مناڵەکە بچووکە بەی بێ ناچێتە بەرخۆر، بەس تۆ دیقەت بە لە دوای تێپەڕبوونی کاتکە گەورە ئەبێ کەسەکە هەستەکەی پێستی وردە وردەتان ئەبێ، وەکوتمان سوور نابێتەوە قاوەی ئەبێ، چکەوە خانەی میلانینەکانە ئەکتفە بێ و پێستەکەی تر هەستەکەی ها ڕەنگەکەیە گۆڕێتەوە. لە بەرەوەی جەنابەت پسپۆری مناڵی لەوە چێ سوالەکەت ڕێک لینک بوو بێ بەوە پێستەکانیان جوانە پێوتێ بەیبی سکن، یعنی مناڵێک کە پێستی ئەگەرێکێک پێستی جوان بێمە پێوتێ بەیبی سکن، یعنیونە پێستی جوانە، بەس کارلێکی فاکتەری بیئەویە وای لێ ئەکا، فاکتەری بۆ ماوەیی نییە، بۆ ماوەیەکە لە مناڵیەوە هەی بۆ بەس بیئەوەکەی وای لێکە پێستی وردە وردە تێکەچێت. بینەرانی خۆشەویست، ئێوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە توان ڕاستەخۆ پرسیارەکانتان بنووسن لە کۆمنتەوانەی لە پێیجی فەرمی کورسات. ئێستا بەرنامەکە بێن بۆی وەڵامی پێویستان بۆ وەرگین لەسەر پەڵەی پێست و جوانکاری پێست بەگشتی. دکتۆرە پێم بڵێ ئەوانەی بۆی هەتاوە تۆزێکاوە پشتە مل و دەم و چاوشتیان مەیلە و بۆر بووە، ئەکرێ بە دوورکەوتنەوە لە هەتاو ئەم حاڵەتە ئاسایی بکرێتەوە یاخود کاریگەری هەمیشەیە بێت؟ بەڵێ ڕاستەکەی دوو جۆرمان هەیە. ئەگەر یعنی بتوانین فریای کەین لەو کاتی کە چەند ساڵێک نەبوو بێ، ساڵێکی زۆر بەسەریات 10 ساڵ 15 ساڵ بەسەریات تێ نەپەڕی بێ لەسەرەوەی کە تام بووە یان برۆنز بووە یان ڕەش بووە، ئەتوانین فریای کەین. بەس لە حاڵەتێکا کە زۆر کات ئەمێنێتەوە ئەو کاتە دادی نائە هیچ چارەسەرێک، ئەو کاتە توانین لەیزەری بۆ بکەین یان تەقشیری کیمیایی بۆ بکەین یان ئەو شتانەی بۆ بکەین، بەس بەڕاستی بەوای بیڵین مالەسەف یعنی ناگەڕێتەوە سەر ئەوەی کە پێشووتر هەی بووە، بۆیە ئەبێ زۆر ئاگامان لە خۆر بێ. ئەگەر یەکێک زۆر حەزی لە دژەخۆر نەبێت چی بکە؟ وای لێکەین حەزی لێکە، یعنی مەجبوریە دژەخۆر؟ بەڵێ مەجبوریە بەسەراحەت، یعنی هەموو توێژینەوەکان باسی ئەوە ئەکەن. من دائیمەن لە چەند بەرنامەیەکی کە باسی ئەوەم کردووە کە توێژینەوە کراوە دوو کەسی توین هێنراون مناڵ بوون، هەردووکیان کە لە دایک بوون، یەکێکیان براوەتە
شانسە داماوەکەی خۆی براوەتە ئەفریقا ژیاوە یەکێکیان لە بەریتانیا ژیاوە ئەمە ویستیانە دراسی لەسەرکرد لە دوای 20 ساڵەوە سەیریان کردووە فاکتەری بیئەوی کە بە شەتێ بە یەکسک لەدایک بوون توینیش بوون دوانە بوون باشە سەیریان کردووە فاکتەری بیئەوی ئەوەنە کاریگەری لەسەر ئەوەی ئەفریقا ژیاوە کە پایۆپسیان لە پێستی وەرگرتووە ئەمە توێژینەوەی لەسەر قسەی خۆم نییە سەیریان کردووە تەمەنی 40 ساڵە نوێنێ بە پێی پێستی ئەوەی کەسەکەی کە لە بەریتانیا ژیاوە تەمەنی وەکو خۆی بووە 20 ساڵ بووە لە دوای 20 ساڵەوە یعنی 20 ساڵ پیرتر نوانوێتی ئەو پزیشکانە ژەڵم زاڵم من بۆ یەک توێژینەوە 20 ساڵ کەسە بێتە ئەفریقا خواگان وەرە 20 ساڵ تەحملکەی ئەم پزیشکانە نەمرن دکتۆرە کەی CO2 بکرێت باشە ئەسڵەن CO2 خۆی چیە گەر بۆ ئێمەبینەرانی CO2 بە مستەڵەح علمیەکەی خۆی جۆرێکە لە جۆرەکانی لەیزەر ئەم جۆرە لەیزەرەوە دروست کراوە ئەو وەرگرەی لە پێستا هەیە خۆی ئێمە سێ وەرگرمان هەیە لە پێستا کە لەیزەر وەرەگرێ شەپۆلەکانی لەیزەر وەرەگرێ جۆرێک لە وەرگرەکان پێوتێ میلانین جۆرێک لە وەرگرەکان پێوتێ هیمۆگلۆبین جۆرەکەی ترمیان پێوتێ ئاو ئەو جۆرەی کە CO2 کرۆمۆفۆرەکەی لە جسمایە وەریەگرێ ئاو وەرەگرێ واتە ئاو ئەو CO2 وەرەگرێ سۆ بۆیە CO2 بەکارهێنێ لە بواری جوانکاریە وەکو چی وەکو کەمکردنەوەی چرچی سەرڕوخسار شوێنکاری پەڵە لا ئەبا شوێنکاری پەڵە PIH یان شوێنکاری زیبکە یان چاڵی زیبکە لا ئەبا ئەمە حقیقەتەکانی CO2 یەکێک لە هەڵک باوەکان هەیە کە ئەکرێت ئێستش ئەتوانین بیڵین ئەوەیە کە CO2 بەکار بهێنێ بۆ خودی پەڵە خۆی خاصەتەن لە وڵاتی ئێمەیە چکە سەراحەتەن خودی پەڵە خۆی میکانیزمێکی تری هەیە وەکوتمان ئێمە وەرگری جسم کە شتێک شەپۆلی دەنگی وەرە شەپۆلی عفو هینەکان وەرەگرێ لەیزەرەکان ئەبێ میلانین بێ کە کار لێک کا لەسەر ئەو شەپۆلە دەنگیەواتە ئەو لەیزەرەی کە تۆ بەکاری هێنی بۆی پەڵە کاڵکەیتۆ ئەبێ میلانین ئەکسێپتیکا لە جسمە ئێتۆ CO2 ئاوە کەواتە گەر علمیان بیری لێکەیتەوە زانستیە CO2 بۆی نابێ وەنیە بەڵام ئەمە دەستاواژەیەکی باو بەکاری ژێنێ لە هەندێشەنا کە CO2 پەڵە کاڵەکاتەوە بەڵام ئەتوانین بڵێ CO2 پۆست ئینفلامەتەری هایپەر پیگمنتیشن باش ئەکات بەس لە سایاسەڵای نابە CO2 FDA نییە بۆ ئەوەی پەڵە لابەرێ بەڵام بۆ نمونە ئندیاکس ئێستا سپێکترا XT هەیە ئامێرێکە سپاس بخوا ئێمە لە سنتەر هەمانە سپێکترا XT تەنها FDA وەرگرتووە بۆ پەڵە CO2 وەری نەکردەوە بۆ پەڵە بۆیە ئەبێ بزانی CO2 بۆ کێ بەکارهێنی یەک بۆ چ تێرمێک بەکارهێنی لە زانستا و لە هەمان کاتە لە چ کاتێک بەکارهێنی CO2 بەگشتی ئەتوانین هەموو کاتێکا بەکاربێنێ لە وەرزەکانی ساڵە بەڵام مشکلەیەکمان هەیە ئایا ئەدڤایس و نەسائحی دوای ئەوەی کە بە چارەخوازەکە ئەیرێ ئایا ڕێنماییەکان بەقسەت ئەکا ئەوەیان کەوتۆتە سەر کەسەکە خۆی ئەگەر کەسەکە ئەزانیت ڕێنمایەکان بە قسەت ئەکاو ناچێتە دەرەوە و مشکلەی نییە بەڵێ ئەتوانی CO2 بۆ بکەیت لە کاتی گەرماشە بەڵام ئەگەر ئەزانی بە قسەت ناکاو ئەچێتە دەرەوە و ماڵیان ڕۆ خۆرە و ئیشەکەی وایە پەیوەستەکە کە بێ بچێتە دەرەوە ئەو بە دڵنیایەوە نابێ بۆی بکرێ لە گەرما بۆیە جاری وایە گەر هەستکەی کەسەکە ها بە قسەت ناکاوە باشترە نەکرێت دکتۆرە ئەم لایتانەی کە ئێستا ڕاستەخۆ لە ئێمایە ئەمەش کاریگەری هەیە بۆ ئەستوربوون یاخود بۆ تۆخبوونی پێست پێش تەسویرەکەش باسم کردوتم بعربي الله يعونك يعني بجدي یەکەم زۆر گەرمە يعني ئەو دەسەڵاتی کەسی تیانە بگرێ ئێشتا ئێوە ستۆدیۆیەکی زۆر جوان و ماشەڵا کەشخە و ڕێکوپێکتان هەیە زۆریش خۆشە ماشەڵا بەڵام ئەوە فاکتێکە لە ستۆدیۆە ئەبێ ئەم لایتانە بەکار بهێنرێ هەموو تەلەڤیزیۆنە بەکاری هێنێ بەڵام ڕاستی کاریگەری زۆری هەیە چکە توێژینەوەکان سلمانویانە کە ئەم لایتانەی جەنابیشتان کە هەموو تەلەڤیزیۆنەکان بەکاری هێنن ئەو UV لایتی تایە ئەلترافایۆلەت لایتی تایە تشکی سەر و بنەوشەی تایە بە ئەگەر ڕێژەیەکی کەمیش بێ کەواتە کەیتە ژوورەوە ئەبێ دژەخۆر بەکاربێنیت باش ئەگەر بۆ ماوەی چەند لێت با کاریگەری خراپ بەجێهێڵن کاک دکتۆرگان کەوتۆتە سەر جۆری پێستەکەت بۆ نمونە ئەگەر تۆ پێستێکی هەستیارت هەبێ بە دڵنیاوە لە خلالی 5 بۆ 10 دقەیە کاریکی خۆی ئەکا شی خۆیەکە بەڵێ زۆر باشە دکتۆرە باسی دژەخۆرەکەن دژەخۆر خەڵک چۆن خۆی داوای بکات بەڵێ کاک دکتۆر ئێستا سوپاس بۆخوای گەورە خەڵک زۆر تەوعیەی سەحی هەیە ئەوەنە ئێمە لە پەیجەکانی خۆمانە و جەنابتان لە سۆشیال میدیای خۆتانەوە و لە تەلەڤیزیۆنە باسی ئەوە کرێکە بێ بەکاربێنرێ بە دڵنیایەوە کەسەکان ئێستا تەوعیەیەکی باشیانەیە لەسەر ئەو جۆرە دژەخۆرانەی بەکارێنرێ ئەتوانێت هەر بچێتە دەرمانخانەکان پزیشکی دەرمانساز خۆی پێی ئەڵێ چۆن بەکاری بێنرێ یان هەندێک جارەیە کە سەردانی دکتۆری پێستەکەی خۆی ئەکا پێی بڵێ پێی جۆری پێستەکان ئەگۆڕێ چکە بۆ نمونە ئێستا نەخۆشێکی
تایبەتمانەیە کە پێوترێت دەردەگوڵی من دائیمەن بەو نەخۆشانە ئاڵم تکایە کە ئەچنە سەیدەلەکان چارەسەر وەرەگرن ئەبێت مادەکانتان کیمیکەڵیتیانە بێ مینێڕەڵ بێ یان پێوتێ فیزیکەڵ سانسکرین مینێڕەڵ ئەوانەیە کە زیاتر زینک ئۆکساید و ئەوانەی تایە قەی ناتۆزێت چوری ئەیە بە پێستەکە بەس ئەوە بۆ ئەو کەسانە ئەبێ کەواتە بە پێی جۆری پێستەکان بە دڵنیاوە گۆڕێ زۆر باشە پرسیارێکات و ئەڵێ مناڵێکی حەو ساڵ دایکی بوورە بۆی پرسیار کردووە بەڵە ئەڵێ دژەخۆریش ئەم لە دەموچاوی بەس کاچێتە بەرەتاو دەموچاوی سوورە بێتەوە و زیبکەی وردەکە زیبکەی وردەکە ئەوە لە ئێستاوە بە دڵنیایەوە یان چارەسەری ئەوەیە کە زۆر نەچێتە بەرخۆر چکە ئەوە شتێک هەیە لە طبا کە پێی ئەوترێ سنسیتیڤیتی تو سن هەستیاری بۆ خۆر ئەوە چارە ناکرێ دژەخۆریش دژەخۆر کاریلێکی لێ ناکە بگران دێجارە خراپترە بێ لەبەرەوە ئەبێ نەچێتە بەرخۆر حەلیترینە بەس ئەبێت دژەخۆر بەکاربێنێ بەڵام حلەکەشی ئەوەیە زۆربەی کاتەکان کڵاوی گەورەی لەسەر کرێ چاویلکەی لە چاو کرێ و لەگەڵ ئەوشا دژەخۆر بکە و کەمترین کات لە بەرخۆرابێ دژەخۆر چۆن بەکار بێت بەنمونە پرسیارێکات تۆ باسیەوە کە ئەشێ کونیلەکانی پێست بگرێ ئەگەر زۆر بەکار بێ ئەمە وەکو گریمانە وایوتوە بە پێی جۆری پێستەکە ئەگۆڕێ ئەگەر تۆ پێستت چەور بێت دژەخۆرێک بەکارهێنی چەورێکە و زیاترکە بە دڵنیایەوە کونیلەکان ئەگرێ بەڵام ئەگەر دژەخۆرێکی تایبەت بەخۆر بەکاربێنی بە دڵنیایەوە هیچ ئەو کێشەیە دروست ناکە و دژەخۆر 20 دقیقا پێش چوونە دەرەوەیە کاک دکتۆر چکە هیوا هەیە دژەخۆرەکە و یەکسەر ئەچێتە دەرەوە وەک وایە هیچی نەکرد بێت پارەکەی ڕوا دایمەن منڵم لەبەرەوەی کاتی ئەوێ هەتا پێست ئیمتیساسیەکە واتە کە ئەچێتە بەر خۆر کاریگەری خراپی لەسەری نەبێ واتە 20 دقیقەیەکی ئەوێ تا کاریگەری خۆل لەسەر دایرێک نەبێ ئەمەیەک هەتا ئیشەکە دژەخۆرەکەت و دواتریش 2 بۆ 3 کاتژمێر جارێ دووبارە ئەکرێتەوە لە بازارە ئێستا چەند دژەخۆرێک هەیە بەو پێی کە ئەڵێن 1 سەدەی واتە لە ڕۆژێکا 1 جار بەکارهێنرێ بەڵام ئێمە بە زانست قسە ئەەکەین نەبێ زانستی قسەکەین زانست سەلماندوێتی کە و دژەخۆرانش تەفاعلی بۆ خۆر و دیگرێدیشنەکە لەگەڵ خۆراواتە دوای 3 ساعاتێ 4 ساعاتێ وردە ئیفەکتی کەمە بێتەوە شتنی تیاابێ لە بینەکانە وا باشترە ئەگەر پێستی چەور نەبێ نەیشواتەوە بەسەرەکە چکە هەم لە زانستا ئەڵێت وەک وایە دیوارێک 3-4 جار بۆی کەیتەوە بەتاکید ئیسفادەی زیاتر ئەبێ بە خاڵ پەڵە نابێ بە خاڵ پەڵە نابێ بە خاڵ بە هیچ جۆرێ پەڵە بە دەستەواژە زانستێکی پێوتێ میلازمە بەڵام خاڵ پێوتێ نەیڤەس یان بۆ نمونە فرێکەڵس لەبەرەوە 2 جۆری جیاوازن باش دکتۆرە چی زۆر گرنگە بۆ پێست کە بینەران ڕەنگە نیان بیست بێت شتێکی نوێمان پێ بڵێ کە یاخود ڕۆژانە بەڕێزت چارەخوازێکی زۆرە بینی گرفت لە چ بابەتێکە هەیە تێنەگەیشتن زۆر هەبێت بەشێکین بە 2 بەشەوە یەکێکیان خانمان یەکێکیان پیاوان باشە پیاوانەوە دەست پێ بکەین لە پیاوانەوە لیدیز فێرست بەسەر چاقینە لە پیاوانەوە گەر دەست پێ بکەین پیاوان هەستەکەن یعنی مالەسەف و قسەیاڵم و جەنابیش پیاوی بەڵام پیاوان هەستەکەن کە دژەخۆرەکەن یعنی ئەمە یەکێکە لە مشکلەکانم لەگەڵ چارەخوازە پیاوەکانمە ئەوەیە کە دژەخۆر یان بۆ نووسم ئەڵەن خۆ دکتۆرە ئێمە ژنین ماڵە ئاوا بێ یعنی وان پێ ئەڵەن تکایە ئەو فکرێ با لە مشکیانە لابەرن تکایە دژەخۆر بۆ ژن و بۆ پیاو بۆ مناڵ و بۆ گەورە و بۆ هەموو شتێکە بەڵام دژەخۆریش هەیە مایکەپی لەگەڵ من طبعا دژەخۆرێ گەڵم بۆ پیاو ببێ حتى هەندێکیان لەسەری نووسراوە فۆرمێن یعنی بە تایبەت بۆ مێنە یعنی حەقی خۆیان ئەگەر بەکاری بێنن پیاوانیش حەقی خۆیانە پێسیان بەڕێک و پێکی و بە گەنجی بهێڵنەوە چکە ئەبینی 2 ڕۆژی تر خێزانەکانیان هەر بە جوانیە مێنەوە خۆیان پیرە بن لەبەرەوە پیاوانیش حەقی خۆیانە ئەگەر دژەخۆر بەکاربێنن ئەمە شتێکە زۆر دیقەتم ماوە لە ڕۆژانەما کە نەخۆشە بین و چارەخوازە بینم لە سنتەرەکەم شتێکی تر لە خانمانە هەیە تکایە ئەگەر ئەکرێت لە کاتی گەرمایە میکەپ مەکەن ئێستا یەکسەر پرسیارێکی زۆرم بۆیە ئەڵەن خۆت میکەپت کردووە نەخێر من ئەمڕۆ خۆم هیچ میکەپێکم نەکردو کە ئەبوو بیشی کەم لە بەرەوەی مقابلەم هەیە بەس من بەس تەنها دژەخۆرم بەکارهێناوە دژەخۆرەکەی بەکارم هێناوە دوانم تێکەڵاو کردو لەسەر دەسم تێکەڵاوی یەکەم 2 دژەخۆرە یەکێکیان میکەپی تایە و یەکێکیان بێ میکەپە بۆی منەزانم یعنی من ژنم هەر ژنێکی ئەم کۆمەلگایە لەبەرەوە حەزم لێ جوانی بۆ هەموو ژنێک حەزی لێ لەبەرەوە ئاساییە ئەگەر دژەخۆرەکەت میکەپی تیابێ باشترە وەک لەوەی میکەپی بەقوتکەی چکە لە کاتی گەرمایە ئەو میکەپەیە کە چەند براندەکە و باش بێ چەند گران بێ ئەو میکەپە کارلێکی لەگەڵ خۆرا ئەکاو دوایی ئەو میلازما و ئەو پەڵە و بەزم و ڕسمت بۆ دروستەکە واتە 4 مانگی هاوین
بەبێ مەیکەب محاولەکەن بەبێ مەیکەب من نەزانم ئەگەر حەفلەیە بێ بیکەن مشکلەمان نییە لە شەوا بێ بیکەن بەس لە ڕۆژە محاولەکەن دەیلی ڕۆتینتان با مەیکەپیتیانە بێ بەڵێ بڵەشەرێکی کەمکەن ئاساییە بەس لەگەڵ ئەوەیە مەیکەپی یعنی قەزدم لە مەیکەپ عفوم کە سوورا و ئەم شتانە ناڵم قەزدم لە مەیکەپ یعنی فاوندیشنە بۆ پێستەکە ئەوە کەمترکەنەوە مەسرفێکی کەمتریش بەڵێ دکتۆرە ئەو پەڵەی بە خۆر بسووتێت چارەسەری چییە؟ بەڵێ ئەو پەڵەی بە خۆر بسووتێ ئەمە دەستەواژەیەکی تۆزێ دوور و درێژە و گەورەیە شتەکە ئەبێ یەکەم جار بزانین پەڵەکە ئایا سەطحیە کاک دکتۆر یان عمیقە یعنی قوڵە یان هەردووکێتی بە پێی جۆرەکەی چارەسەری بۆ بکەین ئێمە ئێستا تەقشیری کیمیایی کۆزمەران هەیە سپاس بخوا لە عێراقا هەیە کە یەکێکە لە باشترینەکان لە جیهانە و لە دێرم سنتەر بەدەستە یەکێکە لە باشترینەکان بۆ بواری لابردنی پەڵە بەڵام ئێمە گەرانتی بە هیچ کەسێک ناین کە پەڵەی هەبێ بە دڵنیایە و پەڵەکانتان ئاگاتان لێی نەبێ و ژەخۆر بەڕێکی بەکارنێنن بە دڵنیایە و دووبارە بێتەوە پرسیارێکی زۆر جوانات و منش زۆر سەرنجم ماوە لە خەڵکا کە دژەخۆر بەکارێنن ئەڵە پێستم ئارەق زیاتر ئەکاتەوە هەموو بێ بە ئارەق آخر ئەوەش ئەو قسەیە کە باسم کرد دیارە ئەو دژەخۆرەی کە بەکارێنێ بۆ پێسی خۆی ملائم نییە یعنی گونجاو نییە بۆیە ئەبێت دژەخۆرەکە بگۆڕێ و لەوانەیە خەڵکە بێت دەدانی تاقی کردێتەوە بێ بیکا بە 12 تا ئاگاتە ئەو دژەخۆرەی کە پەیوەست بێ بە پێسی خۆی و جوان بێ و یەک دەستەواژەی تری هەڵە هەیە با بەسەری ئەیبیڵم ئەویش ئەوەیە کە دژەخۆر بەکارێنێ دوای چەند ساڵێک پێشی کەوتووە ئایبی نییە ئەڵێ وەڵام منەی گۆڕم چکە 3 ساڵە بەکارێنم نەخێر پێویست ناکا یعنی بیگۆڕی ئەگەر ئەزانی پێ و ڕاهاتەوە تکایە گۆڕە پێستی چەور کەسە پرسیارەوەی کرۆ دیارە زۆر گرفتی لەگەڵی هەیە چارەسەری چیە پێستی چەور ئەبێ بە دڵنیایەوە بە بەردەوامی پاکەرەوەی ڕۆتینی ڕۆژانەی هەبێ ئەکسفۆلیەنتەکان یعنیوانی مقەشرەکانی هەبێ هینی هەبێ تۆنەری هەبێ بۆی PHی پێستی ڕێکخینەوە نێڵین PHەکەی بگۆڕێ و لە هەمان کاتیشا دژەخۆری پێیوەست بەخۆی بەکارهێنێ و شێدارکەرەوەی پێیوەست بەخۆی بەکارهێنێ چکە هەندێک جارێ و چارەسەرانە پزیشکانی کە بەکارهێنێ بۆی چەورەکە کۆنتترۆلکەی پێسی وشکەکاتەوە سو ئەو کاتە گڵاندە چەورەکان لە عقڵا ئیعازی ئەیاتێ ئەڵە چەوری دەربە و کاتە خراپترە بێ تۆ لەبەرەوە بێ هەم دژەخۆری هەبێ هەم شێدارکەرەوەی هەبێ و هەم غسولیشی هەبێت کاتە بێ زۆر باشاگەرە خۆی بەدڵنیە دکتۆرە پرسیارێک هەندێک کەسە بینی هەستەکەی لە وڵاتەیە ناژی ئەی پێستێکی زۆر ناسک زۆر تەنک زۆر سپی ئەمانە زۆر خۆیان پاراستووە لە خۆر یاخود زۆر ئاگیان لە پێستیانە و هەندێک مادەیان بەکارهێناوە یاخود خواردنەکەیان جیاوازە خەویان ڕێکە چییە بابەتەکە لە 150 بۆ 60 جوانی پێست لە جیناتایە واتە بڕۆ سێرێکی دایک و باوکی کە بزانە وەسعی چۆنە لەوە چێت جینات بێەوە سەراحەتەن هەندێک جار هەیە هەندێک شت هەیە لە عیلما و جوانکاریش هەیە هەتا ئێستا ڕۆزانستەکەی ناتوانێت پێستێکی بۆ نمونە گەنمڕەن هەرچەنە ئێستا گەنمڕەن جوانە نەک ناشرین بێ بەس بۆ نمونە بیەوێ گەنمڕەن ئێسپیکە بە هیچ شتێلا ناچێت مەگەر خۆی گەورە خۆی چاکی کاوەزعەکە ئەگینا جیناتە ئەو شتە ئەوەی کە جەنابتە فەرمووی ئەڵەی هەستەکەی لەم وڵاتە ناژی بە دڵنیایەوە جیناتە لە جیناتە لە بۆ ماوەیە پێستێکی جوانی هەیە بەڵام بە دڵنیایەوە پارێزگاریکردنیش ئەمە شتێکی ترە هیوا هەیە لە جیناتە پێستی جوان نەبووە بەس لە بیدایەتەوە حیفاظی پێستی خۆی کردووە دژە پیرەکانی بەکارهێناوە کە شتێکی زۆر مهمە بەکاربێنێ لە تەمەنێکی معەنە و ئاگای لە پێستی بووە بەڵام ئاگا لە پێست بوون بەو مانایە ناگەیەنێ کە وەسوەسە بێ واتە هەموو شتێ بەکاربێنی بۆ دەموچاوبووی چاکیکەی نەخێر هەندێک جارێ ئەو هەموو شتە بەکارهێنانە کاریگەری خراپی بێت مەڵە دکتۆرە بۆ حەمامکردن چ جۆرە ئاوێک زۆر تەندروستە بۆ پێست بە ئینگلیزی پێی ئەوتێ لوکوارمۆتە واتە یعنی ئاوێکیش لە تێن بێ بە ماتای یعنی بەس قەسەتمان لە شلەتێن ئەوەیە گەرم نەبێ و زۆر ساردیش نەبێ بەڵام بۆ دەموچاوشتن ئەگەر سارد بێ لەوە چێ باشتر بێت کەواتە مەیلە و سارد بێ باشە کاتی پێوایانی مێشولە باسەکە پرسیارێک بڵێ تا یەک مانگ پێوەی ئەمێنێتەوە بۆچی ئەم پێستی ئەم کەس پرسیارەتان نەکردا من ێستا قۆڵم هەمووی شوێنی مێشولێ و یەکێک لە مشکلەکانم خەریب بوونێم بۆ مقابلەکە ئەوە بوو بەڕاستی کەوتۆتە سەر جۆری پێستەکە بەڕاستی ئەو کەسانەی کە زۆر پێستیان هەستیارە بۆ مێشولە طبعا مێشولەی شوێنێک بۆ شوێنێکی کەشە گۆڕێ یعنی کاک دکتۆر هەندێک شوێن هەیە بەڕاستی مێشولەکەی زۆر زۆر ئەمێنێتەوە لە کەسەکانە ئەبێ مادەیە بەکاربێنێ پێوتە ئینسێکت ریپیلەنت بە سپڕای هەیە ئەو کەسانە کەزان پێستیان هەستیارە بۆ مێشولە و ئەوانە بەکاربێنێ سپڕەیە بەکارێنەی تر مێشولە زۆر ناچێتە لایەوە حل هەرەوەیە
بەڵە بەس حلەکەمان ئەوەیە. ئێمە سەرمان لێ تێک چوە لە بینی پزیشکانی هەناوی و ئەوانی دیکە کە ئەڵێن خۆر ڤیتامین دی تیاوەرەگیرێت و بەڕێزیشتان و پسپۆڕەکانی پێست و جوانکاری باسیێواکەن کە زۆر خۆر بە هەموو شێوەیەک هەرزەرە چی بکەین؟ چی بکەین؟ قسەیەکی جوانە ئەتوانین پێش نۆی بەیانی بچینە بەرخۆر و بەڕاستی توێژینەوەکان سەلماندویانە خۆر لە دەموچاوەوە ڤایتامین دی دروست ناکەی لە سکەوە زیاتر دروستە بێ سۆ ئەتوانی بچیتە شوێنێکەوە ئەزانم ئێمە وڵاتەکەمان مولائم نییە بۆی سکە دەرخەی بەس ئەتوانی بۆ نمونە بچیتە شوێنێک لە ماڵی خۆتا کە بزانی خۆر تێی ئەکەوێ و خۆرەکە لە دوای سەعات یانزەوە نەبێ چکەوە کاریگەری بەس ئەوەیە پەڵەو بۆ دروستە کاگینای سفادەی نییە. بەڵام دکتۆرە نازانم تۆ چەند هاوڕای بەڕاستی من لەم هاوینە بە کەس ناڵم پێنجیبانیش بچێتە بەرخۆر زۆر ڕاستە قسەکە زۆر جوانە بەدڵێ ئەم خۆرەی ئەم هاوینە وایە قسەکە زۆر جوانە منیش ڕاستی ئەگەر لەبەر احترامن بۆ پزیشکانی هەناوی ئەو قسەیە ئەڵێم ئەگینا ئەگەر ڕاستەوێت توانی بە سەپلیمنت وەریگری یعنی ڤایتامین دیەکە بە سەپلیمنت بە حەب بە دەرزی هەیە وەریگری ئەگەر ئەزانی وەزعەکە یعنی ئەوە ڤایتامین دیەکەت کەمە ئەم ماوەیە کە زۆر ڕاستە هەڵیەت یەکسەر زۆر ئەسووتەی مەشاکیلی ئەگزیما و بۆ زیاد ئەکا پێستە دووشکە کاتەوە ینی کاریگەری زۆر خراپی هەیە. چی بکەین بۆی پێستمان پیر نەبێت؟ پیر نەبێ هەموو خەڵک حەزەکە پێستی پیر نەبێ بە دڵنیایە و بۆیە ئێستا زۆربەی شتەکان کۆنگرێسەکان کە ئەڕۆین ناڵە جوانکاری ئەو مستەڵەحە گۆڕاوە ئەڵێت دژە پیری بۆیە هەموو شتەکان کە ئێستا ئەیکەین هەدەفمان ئەوە بێ دژە پیری بکەین. ئایا لە چ تەمەنێکە ئەیکەیت و بۆ کێ ئەیکەی؟ بۆ نمونە ئەگەر ئیشی دژە پیری بکەین ئەبێ لە بیدایەتەوە دەست بکەین بەوەی کە لە دوای تەمەنی 25 بۆ 30 ساڵەوە دژە پیرەکان بەکارهێنی دژە خۆر بەکارهێنین کە دژە پیری تیابێ لە هەمان کاتا پێستمان بە پاکی و بە شێداری ڕاگرین لە هەمان کاتا بەرخۆرمان زۆر نەبێ. ئێستا باسی چیمان کرد؟ لایف ستایلی جسمی کەسەکان ئێستا تۆ باسی ئەوەت کرد لایف ستایلمان بگۆڕین بە معناه ئێمە ڕاضە زۆرکەین وەرزش زۆرکەین مع الأسف من خۆم نایکەم بەس بە تەمام بیکەم ینی وەرزش لە ماڵەوە تۆزێکەکەم وەرزش زۆر بکەین و خواردنەکانمان تەندروست بێ ئەبێ ڕێنمایی پزیشکانی خۆراک وەرگرین کە خواردن بەکاربێنین دژە ئۆکسانی تیابێ بۆی پیسمان چرج نەکا و پیری نەکات. پرسیارەکە تۆ دیارە زەرورە ئەڵێ من بالوکەم هەیە لە هەندێک شوێنی هەستیاری خۆم چی بکات؟ بەڵە پێشە موشتێ ئەبێ جارێ سەبەبەکە بزانرێ ئەگەر و کەسە شووی کردبیان ژنی هێنا بێ نازان پیاوەیان ژنە ئەبێ جارێ هەردووکیان لەگەڵێ کاپچن سەردانی پزیشکی پێسکەن و لە هەمان کاتا بەپەلە ئەبێ چارەسەر وەرگێ چکە هەندێ بالوکە هەیە مالەسف مەشاکلی ئەوەی بەدواوەیە تووشی سەرەتانی ڕەحمی ئەکان تووشی سەرەتانی تری ئەکا ئەبێ دڵنیا کرێتەوە کە مەشاکلی تری نیە و زۆر پەرەی نەسەنەوە بالوکەکەی و بە دڵنیایی وشەوە ئێستا ئێمە ئەما و پێشتر کە بالوکەی هەستیا لە منطقەی هەستیارە بەس تەنها هۆکارە سەرەکیەکە هۆکاری سێکسیە بەڵام ئێستا لە زانستا ئەڵێ هەندێک جار هەیە هۆکاری تریش هەیە کە وەکو نەقڵکردن بە چەند شتێک وەکو لە هینەکانە هەبێ لە حەمامەکانە هەبێ شتی تەڕبێ ساونا مەلەوانگە ئەمانش کاریگەریەکی کەمی هەیە لەبەرەوە بێ کەسەکە سەردانی پزیشک بکە. باشە دکتۆرە کۆتا پرسیار دەموچاو بە ئەو بشوەرێ بە سابوون یاخود بچی؟ بەڵێ کەوتۆتە سەرۆی پێستی کەسەکە چۆنە ئەگەر پێستی کەسەکە زۆر وشکە کەمتر سابوون بەکاربێنێت چکە سابوونەکە مادەی تایە پارابین لەوانەیە تیابێ ئێستا سابوون هەیە پارابین فریە بۆی کالێکی خراپی لەسەر پێستەکە نەبێ وشکی نەکاتەوە بەڵام ئەگەر پێستەکە چەور بێ بە دڵنیایەوە سابوونی شغسولیش کاریگەری باشی ئەبێ بۆ پێست بۆی هین عفو چەورەکە کەم کاتەوانە پێستێکی نۆرماڵش هەر بەڵام پێستی نۆرمەڵ ئەتوانی بە ئاویش بیشۆیت و هەندێک جاریش هەیە ئەبێ غسول بەکاربێنێ چکە سەراحەتەن بە ئاو بە تاقی تەنیا هەندێک جار هەیە دیبریس و چەورەکان لەسەر پێست لانابا لەبەرەوە بێ غسولێکی تایبەت بەخۆی هەبێ چکە سەسپاس بۆخوا لە بازارە غسولی تایبەت بە پێستی چەور وشک مامناوەند و هەمووی هەیە سپاس بۆ بەڕێز سپاس بۆ زانیاریدانە بینەرانی خۆشەویست سپاسی ئەوەکەین کە لەگەڵمان بوون بەشێکی زۆری پرسیارەکانمان وەڵامدایەوە بەڵام ئەوانەی کەماون بەڵێ نەدەین کە لە داهاتوێکی نزیکەم بابەتە دیسان باس بکەینەوە سپاسی بەڕێستانەکەین تا بەرنامەیشتر خواتانەگەن.